بەتەنها لە کەلاوەیەکدا لە قەزای کفری دەژی ڕیشێکی درێژی هێشتوتەوە و ساڵانێکی زۆرە خۆی نەشۆردووە. نۆی چوار سقوتی کرد. ژیانی مام خالید پڕە لە نهێنی، بەڵام ئەو تەنها ئاواتەکانی ژیانی دەدرکێنێت. هەر یەکی ئاواتی من هەیە عەداڵەت بی، وایە ئاواتی من هەیە وڵاتپەرۆری بی، ئاواتی من هەیە تێبگێ لە دنیا، کەس دەرەمێکی بدەوە دنیا بە قەورەکە ئیلا خوا بکە کفرەکەشی دەستکەوێ غەیرێ چاکە. زۆر لەبارەی ژیانی مام خالیدەوە دەوترێت. یەکێک لەو دەنگۆیانە ئەوەیە کە عیشق پاڵنەری مام خالید بووە تا بڕیاری تەنهایی هەڵبژێرێت، بەتایبەت کاتێک بەگەنجی بە خۆشەویستەکەی نەگەیشتووە. مام خالید 3 هەڵقەی لەدەست کردووە، بەڵام ڕەتی دەکاتەوە عیشق لە پشت دێوانەبوونیەوە بێت. عومەریخ بۆ خیانەت سەر یەکێکم نەکردووە، وایە باوەڕەکەی بەڵێ حەزم کرێژنم ببێ، حەزم کردووە عاشق نەبوومە، دڵۆباش نییە باوەڕەکەی دڵۆباش پورە ڕێی چێ وەخۆ ڕۆژ و حزور ناچێ ڕێی چێ بەخوا ئەمە حەساوە. مام خالید کە تەمەنی بۆ سەروی 80 ساڵ هەڵکشاوە، خۆڵ و خاشاکێکی زۆری لەو کەلاوەدا کۆ کردوتەوە کە تێیدا دەژی. ئەو لە حیزبی کوردی تووڕەیە و خۆشەویستیەکی لە ڕادە بەدەری بۆ نووری سەعیدی فەرمانڕەوای کۆنی عێراق هەیە، بەتایبەت وێنەیەکی نووری سەعیدی لە نێو خاشاکەکەدا هەڵگرت بوو، هەرچەندە چی بۆی گەڕا نەیدۆزیەوە. ئێمە وەڕێ کارڕۆی توێ جۆم لا توێ جۆم لاوێ ئەمانە هەیە ڕاخەرمانەکەی بدات داوەری بکە لەسەری دڵیان پاک نییە دزت ئیلا گیرفان، وایە ئەمە حکومەتیان پێ ناکرێ، حکومەتیان پێ نەکرێ باوکەکە. مام خالید گەرچی ناوی وەکو شاسوارێکی شکست خواردووی ڕێگەی عاشق دەرکردووە، بەڵام خۆی هەمیشا و دەنگۆیانە ڕەت دەکاتەوە. لەژێر سێبەری قامیشی بەردەرگای کەلاوەکەیدا باسی هەمووشت دەکات، جگە لە چیرۆکی خۆشەویستیەکەی نەبێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، قەزای کفری. وەلای مەلیک وەلای وزەرای وەلای ئەمەلێ